کەناڵی سپێدا لە ڕاستیە بارودۆخی عێراق ئوستاز بارودۆخی سیاسی و ئابووری عێراق زۆر باش نییە، بەڵام بە بەراورد لەگە وڵاتانی منتقەکە هێشتا مەسەلەن لە زۆریان باشترە. مەسەلەنەوە ئێرانە بینی بارودۆخێکی ناهەمواری هەیە، ئەوە تورکیایە لە ڕووی ئابووریەوە زۆر توو شەڵاوسان بۆ ئەو سووریای ئەیبینی ئەو حاڵەکەیەتی حاصل لە منتقەکەی عێراق ڕەنگە لەوانە باشتر بێ بە بەراورد بە ئەوان، بەڵام لە هەر حاڵدا عێراق هێشتا نەبووە بە دەوڵەتێکی متەمەکین، دەوڵەتێک کە بتوانێت سیادی و سەروەرەیەکی سربەخۆی هەبێ و بڕیارە سیاسەکانی لەناوخۆ بدرێوەندەی کە کاریگەری دەرەوەی لەسرە. لە بواری ئابووریشەوە ئوستاز دیقەت بە عێراق مانگانە لانی کەم لە مانگەکانی ڕابردوو لە 7 تا 8 تا 10 میلیارد دلار نەوتی فرۆشتووە، بەڵام ژێرخانی ئەم وڵاتە هێشتا وێرانە و لە حاڵەتێکی تریشە عێراق ئوستاز گیرۆدەی ئەم پێکهاتە ناهەمووە جینە تایفی و مۆزاییکەیە لە بینی شیعە ئەو سوننە و کورد و لە ناهەموو ئەم پێکهاتانەش هەر کێشەی ناوخۆییانە، یعنی مەسەلەن لە کوردەوە بیگرە تا شیعەکان بخۆیان و سوننیەکان و لەوانەش گرنگترەوەی کە ئەم دەوڵەتە ناکەوێتە سەرسکە نابێ بە دەوڵەتێکی مۆدێرنی متەمەکینەوەیە کە ساز ئەم هێزانە وەلاییان بۆ دەوڵەت نییە. ئەم هێزانە یعنی مەسەلەن سوپا وەلای تایفی بەڵێ یا وەلای تایفیە یا مەسەلەن سوپا وەلای بۆ دەوڵەت نیوە نێ بۆ هێزێکیە و لەسەر ئەمانەشەوە هێزەکانی ناو ئەم پێکاتەیە ئەم جوگرافیایە وەلایان هەیە بۆ وڵاتانی دەرەوە، مەسەلەن یا پشتیوانی ئەمریکا یا ئێران یا تورکیا یا قەتەر وڵاتانی کەنداو. لەبەرەوە وا هەستەکەم ئەمەی ئەم بارودۆخی کە عێراقی ڕاگرتووە کاتیە ئانیە لە هەلومەرجێکا پێم وایە عێراق بارودۆخی لەمە خراپترە بێ، چونکە جگە لەوەی عێراق مێژوویەکی خوێناوی و ناکۆک و ناهۆمۆجینی هەیە و لە هەمان کات ئەم دەوڵەتە تازەش بە زۆر لەکێنراوە بەیەکەوە، هەروەی کە چۆن ڕابردوو وای لێکراوە ئێستاش ببوورە لە دوای 2023ەوە بە زۆر لەکێنراوە بەیەکەوە. ئەم لایەنە سیاسیانە هیچیان دڵخوازی ئەوە نین کە بەغدا پایتەختەکەیان بێ لە ناو چوارچێوەیەکی ئەم دەستورێکی هەیە، بەڵام هەلومەرجێک ڕایگرتووە ناچاریە. ئەگەر ناشی سونیەکان ئێستا پڕبەدڵ پێیان خۆش عێراق پارچە پارچە بێ، کوردەکان بە هەمان شێوە و بە خۆشدانەبینن لە بەس ڕاژۆک و شیعە هەمیشە هەوڵی ئەوە دەن کە جابنەوە. بۆیە بە نەزەری من چاوەڕێی ئەلەم هەلومەرجە سیاسیە ژینگە ئاڵۆزەی خۆرهەڵاتی ناوەڕاست و منتقەکەیە چاوەڕوانی عێراقێکی متەمەکین، عێراقێکی ئارام و مسۆگەر و ئابوورێکی باش و خۆشگوزەران و بێشەڕی تایفی و ئەمانە کارێکە عەقلانی نییە. زۆر باشە مامۆستا، لەگەڵ هەموو بارودۆخانی کە بەڕێز داماژەت پێدا شەڕی تایفی و مەزهەبی و پێکاتە جیاوازەکان و ئابووری عێراق بە تایبەت پێشبینیە کرێم جارە زیاتر دابەزین بەخۆ ببینێ، بە تایبەت کە بەهای نەوت دابەزین بەخۆ بینێ و کوردێنان بۆ بوجە دروستەکە لە هەموو ئەم جەمسەرانی کە باست لێ کرد بەڕێزت. ساڵانی پێشوو پێگەی کورد لە بەغدا زۆر بەهێز بوو تا ئەو ڕادەی ئەوان ناچار بوون دانیشتنەکان بۆ تەشکیلکردنی حکومەت بێنە هەرێمی کوردستان. ئێستا بۆ ئەم معادلە پێچەوانە بۆ تۆ سەنگ و قورسایی کورد لە بەغدا ئێستا چۆنە؟ لە ڕاستی ئەوستاز بە نەزەری من هەم سەنگ و قورسایی کورد پاشەخشەی کردووە، ینی چ لە ژمارە کورسیەکانی چ لە شخصیەتە سیاسیەکانی ڕابردووی و چ لە یەکگرتووی هێزە کوردیەکان. ئەمانە هەمووی بۆ خۆیان فاکتەرن و ململانیەکانی نێوانیچێتی و پارتیش ئەوەنە بارودۆخەکەی خراپتر کردووە لە بەغا. ئەوەی کە لێرە ڕووەدا ئەو بارودۆخە سیاسی کە لێرە پێکاتوە لە نێوانیچێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان لە هەڵبژارنەکانی جێگیری دووهەمی سەرۆکی پەرلەمان بینی ڕنگدانەوەی هەیە و گواسراوەتەوە بۆیەوە کە ئەمە دیوە خراپەکەیەتی و لە هەمان کات ئەمەیە بڵێم بەتەنیا کورد نییە کە بارودۆخی لە بەغا خراپە و پاشەخشەی کردووە، ینی سونیەکانیش مەسەلەن دیقەت بێ بە هەمان شێوە بارودۆخیان خراپە. خۆتانە بینن مەسەلەن گەورەترین هێزی ئەم جارەیان نەیتوانی سەرۆکەکەی خۆی کاندید کات، دوایەوە شیعەکانیش بەشی خۆیان گرفتیان هەیە، بەڵام ڕەنگە دوجار شیعەکان لە هەر حاڵدا مەسەلەن هێزێکە بێ لە دەرەوە کۆیان بکاتەوە وەکوەوەی کە ئێستا ئەیانەوێت کاندیداتۆرێک بۆ سەرۆکوەزیران ئەوە بکەن. دوایەوە مەسەلەن هەموو ئەم هێزانە تاکتیکی جۆرا و جۆرەکەن لە ماوەی هەڵبژاردنەکانە، هێزێکی مقاومەیە وەلایە، هێزێکی سیاسی، هێزێکی عەسکەریە، بە هەمان شێوە لە شوێنێکی ترەوە دیزاینی بۆ کرێ. بەداخەوە ئەو فاکتەرانی کەوای کورد پاشەخشە بکە بە نەزەری من بەرپرسیارەتێکی ئەساسی بۆ یەکێتی پارتیە گەڕێتەوە، هێزەکانی تریش بەرپرسیارەتیان نەکەوێتە سەرشان، بەڵام کەمتر
بۆیە ڕەنگە دەخالەتی وڵاتانیش لە منتەقەکە یعنی تورکیا و ئێران و ئەمریکاش کاریگەری هەیە لەسەر کورد کە بەو جۆرە مامەڵە بکەن بەڵام فاکتەری ئەساسی بەڕێی منەوەیە کە یەکێتی پارتیمادام ناتوان ڕێک بکەون لە هەرێمی کوردستان و ناتوانە ئەجەندایە بەیەکەوە بەرنەبەخە بۆیە بێگومان پاشەکشاکە و کاریگەری دانێ بەسەن لە دەورەی پێشوتە لەسەر پرسی سەر و کۆمار بزانە گەیشتە کوێ کە پێشبینی شەمان دۆ دروست ببێت بێگومان وا دیارە کە ئەوە دروستە بێتەوە و هەر ئەم مەسە ململانیش هەوای کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان کابینی تازەش دوه بکەوێت ئەوە ساڵێک و نزیکەی 2 مانگ 3 مانگە بەهەرحاڵ یعنی کورد دەبێ ئەوە بزانێت کە ئەلم هەلومەرجەیە کە عێراقی تێکەوتووە و منتەقەکەی تێکەوتووە مثلەن ئەزمونێکی هەیە بە هەموو کەم و کوڕیەکانیشەوە ئەگە دەستی پێوە نەگرێت بە نەزەری من ڕەنگە پاشەخشەی گەورە بکە لە داهاتوە بەڵێ مام سا بۆ ئەو گۆڕانکاریانی کە ڕوو دەدەنێ سەب بینیمان دڵخوازی هەم شیعەکان هەم سوننەکان بۆ سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکوەزیرانی شەردوولا ینی نەتوانی دەنگی زۆرینە بەدەست بێنن و سودانی ناچار بوو سەحبی خۆی لە پرۆسەکە بکە بەڵام بۆ ئەمە بۆ کورد تەقەبولکردنی قورسە وەکو بەڕێزت فەرموود لە جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان بینیمان ینی 2 ڕۆژ چه گرژیەکی زۆر دروست بوو لەسەر ئەو پۆستە لە ڕاستیە ئەوەی کە بەنسبەت پاشەکەی سۆدانی ئەوەی جەناب دێڵێ میدیاکان باسیەکەنییان پیان هێشتاکانە هەندێکشان هەڵەن دروست هەندێکشاڵن دروست نیە هەندێکشان پیان وایە تاکتیکیە بەڵام بە نەزەری من لە هەر حاڵدا پاشەکشەی سوودانی بۆ مالیکی یا مالیکی بۆ کەسێکی تر بە نەزەری من ئۆکەیەکەی لە شوێنێکی ترەوە با بڵم کۆماری ئیسلامی ئێران ئەتوانێت ئەم هێزە سیاسیانە بجوڵێنێ وەکو چۆن دیزایانی هەڵبژاردننی ئەم جارەی کردو بە مەیلی خۆی ینی بە نظری من پێشتری ژوان وتووە نووسیومە و بێ ڕەچاوی بەرژەوەندەکانی ئەمریکاش لەلایەکی تر ئەم جارە ئێران دیزایانی هەڵبژاردنەکانی لە جارەکانی پێشتر باشتر کردبوو بە دەلیلێک کە ئێران لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر بارودۆخی خراپە ئەمە دووهم بە نظری من ئوستاز ئەمریکا ڕاستە دەخالەتی هەیە و ئەمریکا ئەوێ مەسن هەژمون و هێمنەی خۆی لەم منتقەیە هەبێ بەڵام بە نظری من لە دوای 2023ەوە لە نێوان ململانەی ئەمریکا و ئێران لەسەر عێراق هەمیشە ئێران براوە بووە و هەمیشە ئێران هەژمونی خۆی سەپاندووە یەکیان سنوورە یەکیانەوە یەکەم هێزە شیعیانە و بەشێک لە هێزە کوردیەکان و تەنانە سوننیەکانیش لایەنگری کۆماری ئیسلامی ئێرانن و لەسەر ئەرزی واقع مەسەلەن ئێران خۆشی قاسم سلێمانی نەشاردوێتەوە کاتی خۆی کەی گوتی ئەمە 5 پایتەختمان بەدەستەوە هێشتا ئەم پایتەختە بەراورد بەو پایتەختانەی ترکە لە دەستیاوە بەدەستیەوەیەتی ڕەنگە کورد ئەم پشتیوانی نەبێ بە نەزەری من بەڵام هەموو ئەوانە ناکاتەوەی کە جەناب دێڵەوەی کە لەسەر هەڵبژاردننی پۆسی جێگیری سەرۆکی پەرلەمان سوننیەکان لە هەر حاڵدا بە نەتیجەتی گەیشتن بۆی کە سەرۆکی پەرلەمانێک هەڵبژێرن هەم سەرۆکی پەرلەمانی سنی و هەم جێگیری دووەمی شیع ئەسایبی حەلیق بەڵام کورد بەم حاڵەوە گەیشت ئێستا پێم وایە ئەمە ڕنگدانەوەی لەسەر هەڵبژاردنەکانی سەرۆکۆماری چەند ڕۆژی داهاتووە بێ ببوورە نە پارتی بە نەزەری من بە ئاسانی دەست هەڵەگرێ لە کاندیداکەی یان پشتیوانی لە کاندیدێک و نەیەکێتی نیشتیمانیش ڕەنگە کاندیدێکی تر جگە لەوەی خۆی قبوڵە و بەشێکی زۆری بەداخەوانەی خۆشیان کاندید کردو کوردن لەنا ئەم پرۆسە سیاسیە کە ئەمە دەرەخا کە مثلەن گرفتی زۆر هەیە لە هەرێمی کوردستان و ئەمە بە نەزەری من هێزە سیاسیە عەرەبیەکان شیعەکان پێیان خۆشە ئەمە هەبێ چونکە دوجار تەحسیل حاصلەکە بە پرسی دیموکراسیش بێ ئەبێ مەسەن ئەم هێزانەیەک لایکەنەوە بەڵام ئەوان ئەوەی کە جەناب لە سەرەتاوتت ئەگە جارانە هاتن بۆ چارەسەری پرسەکان لە هەولێر یا لە سلێمانی ئێستا مەسەلەن تۆ بینیە بێ هێزە سیاسی کوردیەکان بڕۆن بۆ چارەسەری پرسەکانیان لەگەڵ ئەو هێزانەشا کە دڵخوازیان نین لەگەڵ ئەو هێزانە دانیشن کە ڕەنگە ڕخنەی زۆریان لەسەریان هەبێ ڕەنگە پیان وا بێ بەشێک بن لە تێکدانی ئارامی هەرێمی کوردستان بۆ سەرغازی هێرشەکانی بۆ سەرغازی کۆرمۆر یا بۆ سەر فڕۆکەخانەی هەولێر بەڵام بە ناچاری بێ لەگەڵم هێزانە دانیشی چونکە یەکەم تۆ خۆت ئەم پۆزیشنەرە بەهێزن نەماوە ئەم ئۆتۆریتێر نەماوە کە لە ڕابردوو هەبوو و لە هەمان کاتیشا ئێستا بەعکسەوە باڵانسییان بەرز بۆتەوە یعنی هێزێکی وەکو صادقون خەزعەلی ئوستاز لە یەک کورسیەوە بۆ 5 بۆ بە 11 بۆ بە 15 بۆ بە 27 کورسی و ئەم جارە بێ هاوپەیمانێتی لە هەڵبژاردنەکانە یەکەم براوەی هێزی شیعیە کە بەتەنیا دابەزیوە و ئێستا مەسەلەن لەو بەحسەی کە دێتە پێشەوە سەبارەت بە مالیکی و سۆدانی ئەو قسەی هەیە ڤیتۆی هەیە مثلا ئەم هێزە کە لە زۆر مەرحەلەیە
مخالفی مەسەل هەرێمی کوردستان بووە و بە ئەمریکی و بە ئیسرائیلی نایی بردووە ئێستا تۆ ناچاری دانووسانی لەگەڵ بکەی قسەکەوەیە کە مادام لێرە تۆ یەکگرتوونی و ئەجەندایەکی هاوبەشن نییە و هێزە سیاسی کوردستانەکان ناتوانانی لە دەوری خۆت کۆ بکەیتەوە جاب بە هەر وەسیلەیەک بێ بە خطابی سیاسی و ئەلامی بێ بە پێدانی ئیمتیاز بێ باش شتێک بێ لەبەرەوە ناچاری بکەویتە بەردەم ئەو بارودۆخەوە کە هەیە و بە نظری من دوجاریشە بێ شیعەکان بە تایبەتی و سنیەکان ئەم پرسانت بۆ یەکلا بکەنەوە. زۆر باشە مامۆستا وەک بە ڕێزی داماژەت پێدا ڕەنگە کورد کۆمەڵە پشتیوانی نێودەوڵەتی نەبێ بەڵام ئایا باشترین بژاردە و باشترین پشتیوانی کۆکردنەوەی ناوماڵی کورد نییە کە کاریگەری دەبێ بە تایبەت پرۆسی سەرۆکومار لە پێشە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە کاندیدێکی دیار و چەند کاندیدێکی نزیک و دیار لە ناو یەکێتی و پارتی بە دوو کاندید لانەکانی دەرەوە یەکێتی و پارتی بە کاندیدێک دەرفەت ماوە بۆی کورد یەک دەنگ و یەک هەڵوێست بێت لە بەوانە نەماوە نەعشیکەن بە تەجربەکانی پێشووە بە تایبەتی لە ئێستا کە پەیوەندیەکانی نێوانێکی نیشتیمانی پارتی دیموکراتیکستان زۆر قوڵ بۆتەوە و زۆر گرێوگۆڵی تێکەوتووە و لە ماوەی ڕابردوودا زیاتر لە دەیان کۆبوونەوەیان کردەوە پێکەنانی حکومەت نەیانتوانیەوە مامۆستا بوو گریانە هەر ناکرێتەوە واڵێسترە بێ چکە زەمانەکەی زۆر زۆرە پرۆسەی پێک نەهاتنی حکوومەتی نوێ لە ڕاستیە بەشێکی زۆری پەیوەندی بە مەسەڵەن دەسەڵات و ئیمتیاز و دەسەڵاتەوە هەیە بەشێکیشی پەیوەندی بە ئینادی سیاسیەوە هەیە حتمەن وڵاتانی منتەقەش دەخالەتیان تیا هەیە بەڵام بە نظری من ینی ئەوەی جەناب دێڵی هەموو ئەم فاکتانە بچووکترن لەوەی کە بارودۆخی کورد ئەگەر بتوێ باشتر بێەوەی کە تۆ ماڵی کوردی باشتر بێ پێویستە هەندێکیان تەنازول لە هەندێک لە مافەکانی خۆیان بکەن بەڵام من بۆ بەش بە حاڵی خۆم گەشتبین نیم بەوە و دوجاریش مەسەلەن لەم بەحسانەیە دەنگەی باتەوە هێزەی باتەوە و پەیوەندی ناوچەی و نێودەوڵەتیەی باتەوە ئەمانە بە نەتیجە بارودۆخەکە حەسمەکەن و دوایش وەختێک کە بارودۆخەکە حەسمەکرێ مەسەلەن پارتی دیموکراتی کوردستان لە هەڵبژارنەکانە وتی ئێمە دوای هەڵبژارنەکانی عێراق بە جۆرێکتر مامەڵاکەین یعنی کە دەنگەکانمان زیادی کرد ئێستا یەکێتی نیشتیمانیە لەگە پۆستی سەرۆکۆمار بەرم بە انتخابات سەقفی داواکاریەکانم زۆرترەکەم ئەمە مەسەلەن ئەوانەی کە لێک دوورکەوتنەوەیە بەڵام واقعەتیش ئوستازەوەی یەکێتی و پارتی لە هەر حاڵدا سەرڕای هەموو ئەو ململانیانە محکومن بەوەی بەیەکەوە بن یانی لانی کەم لە هەرێمی کوردستان بە یەکتری ناتوانن حکومەت دروستکەن بە یەکتری ئوستاز ئەگەر ئەم بارودۆخە ئاوا بڕۆ بە یەکتری تەحسیل حاصلە کە جیابوونەوەیە کەم جیابوونەوەی ڕەنگە نە هیچیان خوازیاری بن وەنە مەسە خەڵکیش پێی خۆش بێ وەنە لە قازانجی پرۆسی سیاسیش بێ لە کوردستان ئەوەندەی بزانم لە سەردانەکانی ئەم دوای وەفدی ئێرانی تەنان ئەوانش نیگەران بوون لە جیابوونەوە پێیان وایە هەژمونی ئەوان کەمترێ بێتەوە بە هەر کەسە بەپێی بەرژەوەندیەکانی خۆی مامەڵەکە بۆیە ئەمە خاڵێکی زۆر نێگەتیفە کە هیوادارم هەرگیز ڕوونەدا بەڵام بەڕێوەبردننی هەرێم و بەڕێوەبردننی ئیدارەی سیاسی و حکومی ئەلەم هەرێمە بەم شکڵە بەڕێوە ناچێت مەسەلەن گرفتی موچە گرفتی مثلا سیاسی و کێشەی بەردەوام و ئەو هەڕەشانەی کە لە سەرەتی بۆیە تەحسیل حاصلە کابێ بەیەکەوە بن مامۆستا گرفتی موچە لە هەرێمەوە چارەسەرکرێیان لە بەغدادەوە بە نەزەری من پێم وایە هۆکارە ئەساسیەکە ڕاستە بەغدایە بەڵام قسەکەی ئێمە هەمیشاڵین بەپێی دەستور بەپێی دەستور ئوستاز تۆ بێت نەوت ڕادەستی دەوڵەتکەی مەسلەی پەیوەندی دیبلۆماسیەکانت مەسلەی هێز و ئەوانە بەپێی دەستور بەڵام لا حاڵداگەر ئەمانە مەسەلەن خواستێکی هەرێمی کوردستانیش بن کە خواستێکی واقعیە پێویستی بە فۆرمەڵەیەکە لەگەڵ دەوڵەتی تازەی داهاتووی عێراق ڕێک بکەوی بە نظری من ینی ئەم ساڵ و ساڵانی داهات و دوای پێکەنانی ئەم حکوومەتانی کە دێ لە عێراقا پێم وانێ بارودۆخی هەرێم و بەغدا بتوانێت بەرەو باشتر بڕوە بە تایبەتی کە ئەگەری بۆ ڕەشبینی ئەوەندە لە داهاتوی عێراق ئوستاز مەسەلەن ئێمە واقعیت دەبینین واقعیت ئەوەیە کە بەڕێی جەنابەت بڵێم مەسەلەن ئەوەیە تۆ هەموو ڕۆژە درۆنێک بنێریە سەر کارەبای کوردستان ببوورە ئەوەیە مەسەلەن تۆ موچەی خەڵک ببڕی بە بیانی فشار لەسەر یەکێتی و پارتی هی ئەوەیە مەسەلەن هەر کەسێک داوای بسادەتری مافکات و تاوانباریکەی بە پیاوی ئیسرائیل و ئەمریکا ئەمە وەکو عێراق
دوای مەسەلە ئوستاز حکوومەتی هەرێمی کوردستانیش نەیتوانیەوە هەموو ئەم پێداویستیانەی کە بۆ یەکگرتووی و بۆ هاوسەنگی لە نێوان لەگەڵ بەغدا بیگرێتە بەر مەسەلەن ماوەی چەند ساڵێک بۆ نەوتی ڕادەست نەکردووە ئەمە بەخۆی گرفتە دوایەوە حکوومەتی عێراقی ئەڵێ 120 میلیارد بینن ئەمان مەسەلەن هەندێک جارڵێ بۆمان کۆ نابێتەوە دوای جگەر لەم هەموو ئەم مۆزوع سیاسیانەی کە ئێستا ڕووەدا ئوستاز باگراوەندێکی نێگەتیڤ هەیە لە پشتی پەیوەندیەکانی نێوان هەم سوننە هەم کورد هەم شیعە هەم کورد و دوجار ئوستازەوەی کە بڕیارەدا لەوەی کە حکوومەتی عێراقی هەڵوێستی چۆن بێ بەرامبەر بەرهەمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانە بە نظری من ئەمە ژنێک نییە کە وەزیری داراییە پارە نانێرێ بۆ هەرێمی کوردستان ئەو پەیوەندی هەیە بە ئەو گەمە سیاسیانە بە ئەو هەژمونی هێزانەی کە لە عێراق و هەرێمی کوردستانن مەسەلەن ئێرانە لە وەختی تورکیا ئەوەنە هەژمونی هەیە وەختی ئیسرائیل لە سنوورەکانەوە دزاکە وەختی ئەمریکا پێگەکانی خۆی گوێزێتەوە بۆ هەرێمی کوردستان بێگومان ئەم فشارانە لەسەر دروستەکە وام شارانش کاریگەری گەورەی هەبووە لەسەر بەتەمامسا بەشێک لە کۆنتڕۆڵ لە دەروی عێراقە ئەوەی کە بەڕێزت باسی نەک بەشێکی ئەکسەریەتی ئوستاز ئەکسەریەتی کۆنتڕۆڵی عێراق بەڕێوەبردننی عێراق یا کۆماری ئیسلامی ئێرانە یا تورکیا یا وڵاتانی کەنداوە یا ئەمریکایە مەسەن تۆ دیقەت بە ئێستا هەرچەندە ڕەنگە ئێمە پێمان خۆش بێ بەڵام ئەمریکا دێڵێ بێ فڵان کەس سەرک وەزیران نەبێ وەتەنانەت ڤیتۆی هەیە لەسەر وەزیری نەوتی ئەم جارە ئەمەی کە ئێستا وەزیری نەوتەڵە نابێت لانی کەم ئەم بێتەوە بە وەزیر وابێ گروپەکانی کە گروپی وەلایین و چەکدارن و گروپی مقاومن نابێ بەشداری لەم حکوومەتەیە بکەن ئێمە مەرجە لە کاتێکا گروپی وەلای و مقاومە لەم هەڵبژارنەیە 74 کورسیان هێناوە لە ناو ئیتاری تەنسیقی کە 1990 کورسی هەیە وەکوتم گروپێکی وەکو خەز عەلی سادقون 27 کورسی هێناوە بە تەنیا بەبێ هاوپەیمانی یعنی سپرایزی هەڵبژارنەکان بووە مثلا کەواتە ئەمریکا ئەمە دەخالەتێکە بە پێچەوانەشەوە لەو سەرەوە ئێران لە نێوان 20 کاندیداتۆر بۆ بەربژێر بۆ سەرۆکوەزیران هەمویانی یەک پاشەکەشە پێکردو ئێستا ماوەتە ئەو دوانەش مەسەلەن ئەمریک ئێران نایوێ بەڕاستی لەم بابەتشا تووشی بەریەکەوتن بێ لەگەڵ واشنگتۆن چکە مالێکی بۆ خۆی ڤیتۆی ئەمریکای لەسەرە و تاوانبارە بە چەند پرسی جیاوازیەوە وەلامان کاتە ململانەی گەورەشی لەگە گروپی مقتەدا سەدر هەیە و لە ناو ئیتاری تەنسیقیش مەسەلەن نە ئەسعیبی ئەهلی حەق نە ڕەوتی حکمە تەیدی ناکەن لەبەرەوە ئێرانیش مەسەلەن تا ئەو چەند ڕۆژێک دوای سوێربژارنی سەر کۆمار بێگومان بە 15 ڕۆژ زەمینەیە خۆشکا بۆی کە بتوانێت کاندیدێک بێنێ بتوانێت بەرژەوەندەکانی ئێران پارێزێ و لەم هەلومەرجە ململانەکانیشی لەگەڵ واشنگتۆن زۆر قوڵ نەبێتەوە لە کاتێکا ململانی گەورەیە هەردوو خەتەکە بپارێزێ هەم ئەمریکا هەم ئێران ئەمە ئێران باشترین یاریەکەی کاوساس ئەبێ ئەم چکە عێراق جگە لەوەی دیوێ سنوورێکی ئەمنی گەورەی لەگەڵ ئێران هەیە و پاراستنی ئەم سنوورە ئەمنیەیە لە هەڕەشەکانی بە تایبەتی ئەمریکا و ئیسرائیل و نەیارەکانی وڵاتانی کەنداویش و لە هەمان کاتە بەشێکی زۆری داهاتی عێراقە بە زۆر باشە مامەسا وەک بە ڕێز داماژت پێکرد کاریگەری تورکیا لەلایەک ئێران لەلایەکی دیکە بەڵام کورد بە دیاریکراوی یەکێتی و پارتی ئەکرێ بڵین پەیوەندیان لەگەڵ هەردوو خەتەکە خۆشە ناتواننەوە بکەنە مەرجکە خۆشگوزەرانی ئەم میلەتە بکەنە داواکاری بۆ ناتوانن ئوستاز خۆی لە ئەسڵ هەرە بوو ئیشەکە ئەمە بێ یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستانەوە دوو حیزبی حاکم و بێگومان هاوپەیمانەکانیشی ینی ئەرکیانەوەیە کە خۆشگوزەرانی ئەم خەڵکە دابینکەن ینی ئێمە نابێ مەسەلەن پێمان وا بێ دابینکردنی کارەبایەکی 24 ساعات دوای 30 ساڵ شتێکی عەجیبە بۆ خەڵکی کوردستانەوە سادەترین مافی خەڵکە یان لێرە بەرحەقبوونی ئازادی بفرۆشین بە خەڵک پێمان وایە ئەوە شتێکی عەجیبە کە ئەمە سادەترین مافی خەڵکە یان مەسەلەن هێزی سیاسی کە لەم منتیقەیە هەیە لەو منتیقەیە هەیە و کار و چالاکیەکەن ناخێر ئەمە قسەکە لەسەرەوە ئێمە مادام بڕیاری ئەمانەمان داوە پرسێکی دیموکراسیە بێ و خۆشگوزەرانی خەڵکمان بوێ خۆ ڕاستە هێشتا هەرێمی کوردستان بەراورد بە ناوچەکانی جنوب و ناوەڕاستی عێراق بارودۆخی باشترە ڕەنگە وەکوتم بەرامبەر بە بارودۆخی بەرامبەر بە خەڵکی تورکیا و ئێران باشترە بەڵام لە کاتێکە ئەم خەڵکە شایستەیە بوون وەکو وڵاتانی قەتەر و ئیمارات بژین نەک وەکو هاوڵاتێکی ئێرانی یا تورکی ینی داهاتێکی زۆر و زەبن و لە هەمان کاتە جەمعیەتێکی کەم و تا ڕادەیەک ئارامی و استقراری سیاسی هەیە بەڵام بە نەزەری من ئەوەی کە نەبووە
ئەمە غەڵەتە یعنی کەم و کوڕیە کەمبودی هەیە بەعکسەوە ئەبێ ئاستی خۆشگوزەرانی خەڵک ببرێتە سەرەوە چونکە ئەمە مەسەلە ئینتیماش دروستەکە ئوستاز ئاستی بوونی خۆشگوزەرانی هاوڵاتی لەم هەرێمەیە ئینتیما دروستەکە بە هەر فکرەیەکی سیاسی کە هەیە بێ بە هەر ئایدۆلۆژیایەک ئینتیمایەکی سیاسی بۆ وڵاتەکە دروستەکە بۆ هەرێمەکە دروستەکە بەڵام ئەو هەموو ململانەیە کە گوازراوەتەوە بەداخەوە بۆ سەر میدیا و سۆسیال میدیا خەڵکی کوردستان هەم ئینتیمای خەڵک دابەزێنێ هەم پابندبوونی خەڵک دابەزێنێ و هەم نیگەرانی زۆرترەکە چ لە بواری ڕۆحی و سایکۆلۆژی چ لە بواری ئینتیما و سیاسیەوە. بەڵێ زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز مامۆستا ئەنوەر حسین سەر و ڕۆژنامەنووس خۆشحاڵ بووین ئێمە و بینەر و بیسەرەکانمان بەدیدار شاد بووین سپاس بۆ تەکانتان. بەڵێ بینەر و بیسەری سپێدە سپاس بۆ ئێوە لە بەرەبەیان تام کاتە بە کۆمەڵی هەواڵ و تەوری جیاواز لەگەڵ ئێمەمانەوە تا بێگەیشتنەوە سپاردەی خوابن خواتان لەگەڵ.